کۆبوونەوەکەی نێوان پەرلەمان و تیمی حکوومەت کاردانەوەی جۆرا و جۆری لێکەوتوتەوە کە ئەو کاردانەوانە تا ئێستاش بەردەوامن. بەڵام ئەوەی هاوڵاتیان و بەشێک لە پەرلەمانتاران لێی دڵنیان ئەوەیە کۆبوونەوەکە بێئەنجام بوو، نە سەرۆکی حکوومەت و نەجێگرەکەی و نەوەزیری دارایی هیچ ئومێدێکیان بە خەڵک نەدا. قسەکان هەمووی پێشڕۆک وتم بیسرا بوو و بابەتەکانیش ئێمە زیاتر جەختمان لەسەرەوە کردەوە کە ئەگەر بێت و بەسەرەن بەغدا حکوومەتی عراقی فیدراڵ 320 ملیارەکە نەنێرێ پلان بی حکوومەتی هەرێم چی ئەبێت بۆ دابشکردنی موچەکە ئێستا مانگی دێ موچەی مانگی چوار دابش نەکراوە. ئەوان بە تایبەتی جێگیری سەرۆکی حکوومەت کە جواب بیاوەتی پلان بی حکوومەت هەر پلان بی حکوومەتە، ینی هەر ڕێکەوتنە لەگەڵ بەغدا. پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت راپۆرت و وەڵامەکانی سەرۆکی حکوومەت لە بەردەم پەرلەمانتاران تەواو ڕەشبینانە بوو، بۆیە هیچ ئومێدێک لە ئەنجامی کۆبوونەوەکە بەدی ناکرێت. ئەوان وەڵامیانەوە بوو لەم کاتەدا کە بە هیچ شێوەیەک دەرگای دامەزراندن ناکەینەوە مەجال لەبەر ئەوەی قەیرانی دارایی هەیە لەم کاتەدا ناتوانین گەنجان یاخود دەرچوانی زانکۆ پێماگەکان دابمەزرێنی، بەڵام ئەوان دەتوانن لە کەرتی تایبەتا کار بکەن. بەڵام ئێمە لێرەوە ئاڵێن کەرتی تایبەت پێدەچێت ئەوەی کە بەڕاستی هەلی کاریان پێدەبەخشە و دادەمەزرێن زۆربەی بێگانان و کەسانی بیانین. وەڵامەکە بۆ ئێمە و بۆ لایانی ئۆپۆزیسیۆن و پێچێ بۆ کوی پەرلەمانتارەکان دڵخۆشکەر نەبوو بێ. فراکسیۆنی گۆڕان کە حیزبەکەی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمدا بەشدارە. کۆبوونەوەکە با کۆبوونەوەیەکی باش ناودەبات و دەژڵێت پێویستە حکوومەت ئەو تێبینی و گلەیانە لەبەرچاو بگرێ کە لە نێو کۆبوونەوەکەدا خرانە ڕوو. 5 تەوەری زۆر ئەساسی باس کرا کە چارەسەری کێشە بنەڕەتیەکانی ئێماکە نەهێشتنی سیمای دوو ئیدارەی یەخستنی داهات کە تا ئێستا بەداخەوە 43 بە 57 ڕێخستنەوە بە نیشتیمانیکردنی هێزە چەکدارەکان بەتابەت هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و ناوخۆ بەرزکردنەوەی داهات کەمکردنەوەی خەرجی لە هەمووی گرنگتر پێداچوونەوە بەو دۆخی کە ئێستا لە خاڵە سنووریەکان هەیە کە گەندەڵی بە هەدەردان قاچاقچێتی بۆتە سیمای ئەو دەواازە سنووریانە کەرتی نەوت کە زۆر بەوردی لە ژوورەوە لە ناو قاعی پەرلەمان بەڕێز سکرتێری پەرلەمان و ستافی ئەنجومەنی وەزیران ڕوونیان کردەوە کە وەزعەکەی چۆنە کە هەموویان متفقین پەرلەمان و حکوومەت متفقە کە ئەم گرێبەستانە پێویستی بە پێداچوونەوە. ئەگەر ئەرکی پەرلەمانی کوردستانە چاودێری ڕێکارەکانی ئەم 5 پرۆسێ بکە ئەم 5 پرۆسێ نەجاحەت کە هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە هەنگاوێکی زۆر گەورە ئەچێتە پێشەوە لانی کە مەتوانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین کرد. هەریەکە لە فراکسیۆنەکانی سەوز و زەردیش کۆبوونەوەکەی نێوان حکوومەت و پەرلەمان بە ئیجابی دەبینن و ئەوان پێیان وایە ئێستا هەموو شتێک بۆ خەڵک ڕوون بۆتەوە. هەرچەندە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تیمە یاوەرەکەی بەڵێنیان دەکە چاکسازی بکەن. ئێمە تاکیدمان کردەوە چاکسازی ڕاستەقینە لە بواری داهاتەکرێ و لە بواری نەوتەکرێ و لە بواری خاڵک و مرژێرەکان لە بواری داهاتی نەوخواکرێ. ئەگەر بەپەلە دەست بۆ ئەمانە ببەن ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە خاوەنی داهاتێک کە بتوانانی تەمویلی موچەی فەرمانبەرانی پێنەکە. ئەمە نەکە دۆخەکە بەرەخرافتر ڕوونکردنەوەکانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئێمە زۆر گرنگ بوون چونکە ڕای ئەوەی لەسەر کۆمەڵێک مەلەف کە هەم خواستی پەرلەمانتاران و پەرلەمان و هەم خواستی شەقامیش بوو کە قسەی لەسەر بکە وێ ڕای هەڵوەستێکردنی تێر و تەسەلانە لەسەر بابەتەکان هاوکات ئەو ئەرگومنت و بەڵگانەشی کە خراار و لەسەر هەر مەلەفێک جێگای باوەڕ بوون ئیرادەیەک هەیە بۆ چاکردنی دۆخەکە بۆ باشترکردنی ڕەوشی دارایی بۆ باشترکردنی ڕەوشی مەنافزی حدودی گومرگەکان چاکسازی لە گومرگ بکرێ. خۆم بە بەختەوەر دەزانم ئەمڕۆ هاتوومەتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی گەرچی سەرۆکی حکوومەت لە دوای سوێن خواردن یەکەم جارە لە بەردەم پەرلەمان ئامادە دەبێت، بەڵام ئامادەبوونەکەی لە ساتێکی هەستیاردایە کە چەندین قەیران بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. ئەوەشی جێگای سەرنج بوو سەرۆکی حکوومەت و تیمەکەی سەرباری ئاگاداریان لە قەیرانەکان هیچ پلان و نەخشەیەکی چارەسەریان پێنەبوو، تەنیا وەک تەماشاکەرێک دەردەکەوتن وەک ئەوەی هیچیان بەدەست نەبێت و هیچ بەرپرسیارەتێک و ئەرکێکیان لەسەرشان نەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.